باشە نایابە. هەموو یاریزانێک ئەمە لە بەردەکات وایە؟ هەمویان. سحرەکە ئەمەیە؟ بەم دوایانە سەردانی ئەرجەنتینم کرد. وڵاتی مێسی و مارادۆنا تا کاریگەری داتا و ژیری دەست کرد لەسەر تۆپی پێ ببینم و هەوڵمدا بیپێوم. ئەوەی لە ئەرجەنتین بۆ ماشکرا بوو وای لێکردم تێبگەم کە زیاتر لە داهاتووی تۆپی پێ لە مەترسیدایە. بە ئۆتۆمبیل بە شەقامێکی تایبەت و سنووردار کراودا دەڕۆین تا بۆ یاریەکی تۆپی پێ لە بۆینس ئایرس دوانەکەوین. ڕێگەیان پێداین بێرەدا بڕۆین بەهۆی خۆرخێ گاسپاریەوە، پاڵەوانێکی ئەم ناوچەیە کە کاتی خۆی لەگەڵ مارادۆنەدا یاری کردووە. خۆرخێ دەڵێت ئەم یاریەی خولی پلەد و باشترین شوێنە تا ئەزمموی جۆشی تونند و تا ڕادەیەک سەرشێتانەی ئەرجەنتینیەکان بۆ تۆپی پێ بکەم. خەڵک لەم یاریە ناوخۆیانەدا گیانیان لەدەستاوە. ئێستا دەچین بۆ یاریەک لە نێوان دوو یانەی ئەرجەنتیندا ببینین. حەز و سۆز لێرە بەڕاستی شێتانەیە. ئەرجەنتینیەکان هێندە شەیدای تۆپی پێن چەند ساڵێک دەبێت ڕێگە بە هەندرانی تیپی میوان نادەن لە یاریگا ئامادە بن. بۆ نمونە ئەگەر سیر بکەیت ئەو بەری یاریگاکە بەتاڵە. ئەمەیە تۆپی پێ لە ئەرجەنتین. بەڵێ ئەوە حەز و سۆزە. هەندێک جار ڕەنگە زیادەڕۆیی لە دەربڕینی هەست و سۆزمان بکەین، بەڵام ئەوە جەوهەری وەرزشەکەیە. توانای یاریکردن لە بارودۆخی جیاوازدا. هەرچەندە ڕەنگە ئەمە زیادەڕۆی بێت، هاندەری بەجۆش و سەرگەرم لە سەراپای جیهانداهان. دوجار تۆپی پێ پڕبینەرترین وەرزشی جیهانە. زۆر کەس تێناگەن بۆچی خەڵکی هێندە تۆپی پێیان خۆش دەوێت. یاریەکی تا ڕادەیەک خاو کە تیایدا بەگشتی گۆڵی کەم تۆمار دەکرێت و زۆربەی کات یارەکە وا دەرەکەوێت کە کۆمەڵێک پیاوی پێگەیشت و بە دوای تۆپێکا ڕادەکەن. بەڵام تۆپی پێ تەنیا وەرزش نییە، لە ڕاستیدا هیچ یاریەکی وەکو تۆپی پێ بوونی نییە. بۆ نمونە بە پێچوانەی تۆپی پێ ئەمریکی یاخود ڕەگبی کە هەمووی بە پلانێکی داڕژرا و دەڕات و پشت بە بنیادی جەستەی بەهێز دەبەستێت، یاخود باسکە کە تیایدا خاڵی زۆر تۆمار دەکرێت، تۆپی پێ پێویستی بە نەرمی، ئارامگرتن و بڕیاردانی خێرا هەیە. بۆ ماوەیەکی درێژ باوەڕوا بوو هیچ کۆمپیوتەرێک ناتوانێت بە تەواوی لەم ئاڵۆزیە جوانە تێبکات و شیکاری بکات. بەڵام ئەو بۆچوونە ڕۆژ دوای ڕۆژ زیاتر لە ناو دەچێت و ئەمەش بەهۆی دوو شتەوەیە: زۆربوونی داتا، بیگ داتا و ژیری دەستکرد. تۆپی پێ دەبێتە یاری ژمارە. ئەمەش بۆتە هۆی نیگەرانبوونی زۆر کەس لەبارەی داهاتووی یاریە جوانەکەوە. بۆ تێگەیشتن لەم گۆڕانکاریە پێویستە لەو شوێنەوە دەست پێ بکەین کە تۆپی پێی داهێنا، ناو خۆڵ. ئەرجەنتینیەکان وشەیەکی تایبەت بە خۆیان هەیە بۆ ئەم یاریە ناڕێکخرا و نافەرمیانەی کە مناڵان لە شوێنە بەتاڵەکاندا دەیکەن. پۆترێرۆ بە درێژایی ساڵان پۆترێرۆ کە بە ئیسپانی واتە لە وەڕگا ماناکەی زیادی کردو و هیچی دیکە تەنیا مانای شوێنێک ناگەیەنێت بۆ مناڵانی هەژار تیایدا یاری بکەن. ئەمڕۆ پۆترێرۆ بەشێکی دانەبراوە لە کولتوری تۆپی پێی ئەرجەنتین. پۆترێرۆ واتە ئەو یاریە زبر و پڕ لە داهێنانەی کە لە یاریگا بچووک و خۆماڵەکاندا دەکرێت، تەواو جیاوازە لە یاری ناو یاریگا گەورە و فەرمیەکان. پۆترێرۆ بریتیە لە داهێنان، ئازادی، بەهرەی سروشتی و پوخت. ئەفسانەکانی وەکو مێسی و مارادۆنا لە پۆترێرۆوە هاتوون. ئێستا یاریکردن لە پۆترێۆیان لەسەر کۆڵانەکان لە بۆینس ئایرس کەمتر بۆتەوە، بەڵام هێشتا لە شارۆچکە و گوندەکاندا ئەم نەریتە زیندووە. لێرە لە ئەرجەنتین پێویست ناکات بە منداڵێک بڵێیت وەرە با وەرزش بکەین، خۆیان هەردەیکەن. با شتێکت پێ بڵێم، لێرە یەکەم شت لە ماڵێکدا بۆ منداڵێکی دەکرێت، یەکەم دیاری بە منداڵێکی دەدەیت تۆپە. ئەمەش دەری دەخات چەندە تۆپی پێمان خۆش دەوێت. بەڵام ئێمە چیتر لەو سەردەمەدا ناژین کە کەسێکی وەکو خۆرخێ لە پۆترێرۆوە سەرکەوت تا لەگەڵ مارەدۆنەدا بۆ هەڵبژاردەی نیشتیمانی یاری بکات. ئەمڕۆ خۆرخێ ڕاهێنەری مناڵانە لە یانەیەکی تۆپی پێ و لەوێ سوود لە پێشکەوتوترین تەکنۆلۆژیای سەردەم وەردەگرێت
بۆ دروستکردنی ئەستێرەکانی داهاتووی تۆپی پێ. ئەمڕۆ بەهۆی تەکنەلۆژیاوە دەتوانیت ڕۆژانە هەموو شتێک ببینیت و دەست بەجێ دەستت بە هەموو جۆرە زانیاری و شتێک بگات. هەموو جۆرە پێوانەیەک هەیە. بۆ نمونە بۆ لایەنی جستەی یاریزانان بێگومان زانستیش ڕۆڵی خۆی هەیە و بۆ ستافی ڕاهێنەران توانایی دەستکەوتنی زانیاری خێرا هەیە. وەک شیکردنەوەی ڤیدیۆیی بۆ تاکتیک و پلانی یاری و خوێندنەوەی یاری ڕکابەر. بەڵام وا دیارە ئەم سوودانەی تەکنۆلۆژیا بە خۆڕایی نەبن و باجێکی گەورەش ڕەنگە بدەین. چەند کیلۆمەترێکی کەم لەم یاریەی سەرجادە دوور بکەوە دەگەیتە ئێرە، یانەی وەرزشی هوراکان. کاتێک لەو بەشەی بۆینس ئایرسەوە دێیت بۆ ئەم ئەکادیمیا پێشکەوتۆی تۆپی پێ، هەز دەکەیت گەشتت بۆ داهاتوو کردووە. باشە، نایابە. هەموو یاریزانێک ئەمە لە بەردەکات وایە؟ هەمویان. سحرەکە ئەمەیە؟ بەیانیان زوو دایکان و باوکان مناڵەکانیان دێنە ئێرە تا بە دوای خەونێک بکەون کە دەکرێت ژیانیان بگۆڕێت. خەونێک کە کەم کوڕی ئەرجەنتین هەیە نەیبێت. بوون بە یاریزانێکی سەرکەوتووی پیشەگەر. جا ڕۆژێک لە ڕۆژان ڕەنگەیەکێک لە مناڵانە وەکو مێسی بەناوبانگ بێت و منیش ڤیدیۆکەم لایە. کەس نازانێت ڕەنگە. کاژێر 7:30 بەیانیە لێرە لە ئەکادیمیای ئۆراکانم لە بۆینس ئایرس کە دەستەکرێت بە مەشەکردنی گەنجانی خوار 18 ساڵ. منداڵەکان وەکو سەربازی بە دیسپلین لە کاتی خۆیدا بۆ ئەنجامدانی مەشقە قورسەکانیان ئامادەن. خۆشەویستی و حەماسەت لە ڕوخساریاندا بەدی دەکرێت. وا دەردەکەون هەڵگری ئەو باوەڕە بن کە چارەنووسی خۆیان لە دەست خۆیاندایە. تەنیا بە هەوڵ و کۆششی خۆیان دەتوانن بگەن بەوەی کە دەیانەوێت. لە ئەرجەنتین وڵاتێک کە تیایدا نزیکەی 140 خەڵکەکەی لە ژێر هێڵی هەژاریەوە دەژین، تۆپی پێ تەنیا خولیایەک نییە. بۆ زۆر کەس تاکە بلیدی ڕزگاربوونە لە نەهامەتی و سەختی بەردەوام. بەڵام ئەمڕۆ پێوانەی سەرکەوتن گۆڕاوە. بۆ ئەوەی ببیتە یاریزانی پیشەگەری ئاستی جیهان، تەنیا هەڵسەنگاندنی ڕاهێنەرە مرۆڤەکان بەس نییە. ئەم منداڵانە ئەمڕۆ دەبێت ڕەزامەندی ژیری دەستکردیش وە دەست بهێنن کە ئەمڕۆ یانەکانی جیهان بۆ هەڵسەنگاندنی توانای یاریزانان بەکاری دەهێنن. چ شتێک تەنیا لە ڕێگەی ئەو یەلەگە GPSەوە دەزانن؟ بەوردی چی دەربارەی ئاستی یاریزانەکان دەزانین؟ بڕێکی یەکجار زۆر زانیاری هەیە. بۆ نمونە کوێی گشتی ئەو مەودایی یاریزانی لە ناو یاریگادا دەیبڕێت. مەودای ڕێژەیی بە پێی خێرایی جیاواز، واتە چەند مەودا بە چ خێراییەک بڕیوێتی. کورتکراوەکەی بە ئینگلیزی دەبێتە HSR کە کورتکراوی ڕاکردن بە خێرایی بەرزە، واتە ئەو مەترانەی بە خێرایی زۆر بڕیوێتی. گۆڕاوە میکانیکیەکان وەک تاودان، خێراکردن و کەمکردنەوەی خێرایی، خاوکردنەوە، ئەو تاودان و کەمکردنەوەی خێراییانەی کە ئێمە گرنگیان پێدەدەین ئەوانن کە چڕیان بەرزە، واتە زیاتر لە 3 مەتر لە چرکەیەکدا 2 جار. بەڵام ئایا بلیمەتی بە شێوەیەکی ئەندازیاری دەکرێت دروست بکرێت، یاخود ئایا پشتبەستنی زۆر بەداتا ئەو سحر و داهێنانە لە ناو دەبات کە مێسییان کردووە بە مێسی؟ لەم ساڵانەی دواییدا چەندین ئامێری کۆمپیوتەری سەریان هەڵداوە کە بە ژیری دەستکرد کار دەکەن و دەتوانن هەموو لایەنەکانی یاریشی تەڵ بکەن. تەنانەت تەکنۆلۆژیا هەیە یارمەتیمان دەدات پێشبینی پێکان بکەین تا ڕێگری لێ بکەین. تەکنۆلۆژیای تراککردن یاخود تۆمارکردنی جوڵەی چاویشەیە کە بە یاریزانان دەڵێت سەیری کوێ بکەن تا چانسی گۆڵکردنیان لە لێدانی سزادا زیاتر ببێت. سکاوتە مرۆڤەکان ئەوانەی کە یاریزانی باش دەناسنەوە
ترسی لە دەستدانی کارەکانیان لا دروست بووە و ئەمڕۆ یاریزانان دەتوانن تەنانەت لەنەو یاریگایەکی دنیای مێتاڤێرس ینی خەیاڵی دیجیتاڵیدا ڕاهێنان بکەن. بەڵێ دەتوانن هەر لە ژووری نووسنەکەیانەوە ڕاهێنان بکەن. بەڵام ئایا لە واقعدا هەموو ئەمانە واتای چی دەگەێنن؟ کێشەکە پێشتر کەمی دەرفەتی بینین و دەرکەوتنی بەهرەکان بوو. کەواتە یانەکان پێویستیان بەوە هەبوو کەسانیان لە ناوچە جیاوازەکاندا هەبێت تا بزانن باشترین بەهرەکان لە هەموو وڵاتێکدا لەکوێن. ئەمڕۆ بەهۆی پلاتفۆرم گەلێکەوە کە شرۆڤەی ڤیددیۆ و داتا دەکەن دەتوانین خێراتر و لە کاتێکی کەمتردا زۆرترین یاری و پاڵاونەتیەکانی سەر تاپای جیهان تەماشا بکەین تاوەکو بزانین کوێ منداڵی بەهرەمەندی لێیە. واتە ئەو ئامرازانەی کە ئەمڕۆ توانای منداڵانی جیهان دەردەخەن چەند ساڵی پێشتر نەبوو. لە ئاکادیمیەکانی تۆپی پێ ئەرجنتین وەکو یانی هوراکان ڕاهێنانەکان زیاتر پشت بە داتا و زانیاری دەبەستن. ئەمەش بەشێکی زۆری لەبەر ئەوەیە کە یانە دەوڵەمەندەکانی ئەوروپا کە خەونی هەموو یاریزانێکی ئەمریکای باشوورە زۆر گرنگی بە ئاست و بەهرەی پێوانە کراوی یاریزانان دەدات. لێرە زیاتر جەختمان لەسەر ئەوەیە یاریزان پێوگەێنین بۆ فرۆشتن بەیانەکانی ئەوروپا، نەک بۆ یاریەکانی خۆمان و دۆخی ئەمریکای باشوور. ڕاستە تۆپی پێ گۆڕاوە، تۆپی پێ ئەمریکای باشوور بەشێک لە جەوهەر و ڕۆحی خۆی لەدەستدا. بەڵام چۆن و بە چ شێوەیەک بە دیاریکراوی؟ بۆ ئەوانەی کە ئاگدار نین چۆن گەشتونێتە ئێرە پێویستە بگەڕینەوە بۆ لانی کەم 10 ساڵ پێش ئێستا بۆ وەرزی 2015 و 2016 لە بەریتانیا. لەو وەرزەدا تیمێک یاساکانی تۆپی پێی دووبارە نووسیەوە. معجیزەیەک لە تۆپی پێدا ڕوویدا. لێیسەرسی خولی پریمیر لیگی وڵاتەکەی بردەوە سەرڕایەوەی کە ئەگەری یەک لەسەر 5,000 هەبوو بۆ بردنەوەی و نازناوە. بیر لەوە بکەرەوە لە ساڵی 2015 ئەگەر $100 لەسەر لێیستەر سیتی دانابا تا پریمیر لیگ بباتەوە $9,000,000 تەبردەوە. لیستەر لە بری خەرجکردنی پارەیەکی زۆر هەوڵیدا بەعەقڵ لایەنەکانی دیکە بباتەوە و یەکەم نازناوی پریمیر لیگی لە مێژوویدا بەدەستێنا. کەواتە بۆچی ئەم وەرزە ئەوەندە خراپ بووە و دابەزین بۆ خولی پلە دوو؟ ڕوونکردنەوەیەکی زۆر باش بۆ ئەو هەیە کە دواتر باسی دەکەم. بەڵام ئێستا با بگەڕێینەوە بۆ وەرزە سیحراویەکەی لیستەر. بۆ بەراوردکردن لەو وەرزەدا لیستەر $78 ملیۆن ئەمریکی خەرج کرد بۆ دروستکردنی تیمەکەی، لە کاتێکدا مانچستەر سیتی لەژێر خاوەنە نوێیەکانیدا کە خەڵکی ئیماراتن زیاتر لە $600 ملیۆن خەرج کرد، نزیکەی 8 جار زیاتر. سەرکەوتنی سەرسوڕهێنەری لیستەر جیهانی حەپەساند. بێگومان ناتوانیت خولی پرمیر لیگ بە بەخت ببیتەوە. پێویستە 38 یاری دژی 19 ڕکابەر ئەنجام بدەیت و لە کۆتاییدا لە هەمویان باشتر بوو بیت تا نازناوەکە ببیتەوە. شارەزایان کە بە دوای وەڵامدا دەگەڕان بۆیان دەرکەوت کە لیستەر شتێکی کردبوو تیمەکانی دیکە فەرامۆشیان کردبوو یاخود بەو جۆش و خڕۆشەوە ئەنجامیان نەدەدا. ئەویش بریتی بوو لە بڕیاردان لەسەر بنەمای داتا و زانیاری. لیستەر درکی بەوە کردبوو کە ئێمە لە سەردەمی داتای گەورە یاخود بیگ داتادا دەژین و تۆپی پێش وەکو وەرزشەکانی دیکە دەکرێت لە ڕێگەی داتاوە شرۆڤە بکرێت و باشتر بکرێت. لیستەر تیمێکی شیکردنەوەی داتای پێکێنا تا لە دوو بواری سەرەکیدا یارمەتیان بدات. یەکەم دۆزینەوەی بەهرەدار، بە تایبەتی ناسینەوەی ئەو بەهرانەی لە خولە نزمەکاندا یاری دەکەن و نرخیان هەرزانە. دووەم شیکردنەوەی شێوازی یاریکردنی ڕکابەرەکان تا خاڵی لاوازیان بدۆزنەوە. سەرەتا مۆدێڵێکی داتایان داهێنا کە یارمەتیدان ئەو بەهرانە بناسنەوە کە نرخیان کەمتر بوو لە بەهای ڕاستەقینەیان، وەکو جەیمی ڤاردی کە ئەو کات یاریزانێکی خولە ناپیشەگەرەکان بوو و ڕیاز مەحرەز یاریزانێک لە خولی پلە دووی فەڕەنسا کە هیچ کەس ناوی نەبیست بوو. مۆدێلەکە گرنگی بەوە نەدەدا یاریزانەکان چەندە بەناوبانگن یاخود لەکوێ یاری دەکەن. تەنیا شت بەلایەوە گرنگ بوو چەند پێوەرێک بوو.
یەکەم ڕێژەی گۆڵکردن، دوو ڕادەی ماندووبوون، سێم توندی گوشار خستنە سەر ڕکابەر. هەردوو یاریزان مەحرەز و واردی ئەو پێوەرانەیان تێدا بوو لە ئەنجامدا ڕۆڵێکی زۆر گرنگیان بینی لەوەی لیستەر مێژوو تۆمار بکات. ئەم شێوازە بیرۆکەیەکی شۆکێنەر و کاریگەری سەلماند. زیرەکی و داتا دەتوانن لە سەرۆت و سامان ببەنەوە. بردنەوە چاوەڕوان نەکراوەکەی لیستەر پەیامێکی بەرزی بۆ دنیا نارد. تۆپی پێ بۆ هەمیشە گۆڕاوە و خەریکە دەبێتە زانست. بۆ بردنەوەی نازناوەکان تیمەکان ناچار بوون شتێکی دیکە بکەن کە هەرگیز نەیان کردبوو. داواکردنی یارمەتی لە ئامێر. ساڵی ڕابردوو ئیەن گرام سەرۆکی پێشووی تیمی شیکاری داتای لیڤەرپول ئەم کتێبەی نووسی بە ناونیشانی چۆن خولی پریمیر لیگ ببیتەوە. چیرۆکی ناوەوەی شۆڕشی داتای تۆپی پێ. ڕوونی کردەوە کە سەرڕای ئاڵۆزیەکەی بە بەراورد لەگەڵ یاریەکانی دیکەی وەکو بەیسبۆڵ تۆپی پێ هێشتا دەتوانرێت بپێورێت و خوێندنەوە و شیکردنەوەی داتا بۆتە پێویستیەکی حتمی بۆ هەر تیمێک کە بیەوێت پاڵەوانێتیە گەورەکان بباتەوە. کەواتە ئەگەر داتا ئەوەندە جیاوازێکی گەورە دروست دەکات بۆچی لیستەر لەو کاتەوە نەیتوانیوە سەرکەوتنەکەی دووبارە بکاتەوە؟ وەڵامێکی سادە هەیە، چونکە لیستەر چیتر لە ڕووی بەکارهێنانی داتاوە لە پێش تیمەکانی دیکەوە نیە. ئەمڕۆ هەموو تیمێکی پریمیر لیگ خولی نایابی ئینگلیزی بەشی شیکردنەوەی داتای خۆی هەیە و پێشبڕکێیەکی بەهێز لە بواری داتادا لە نێوان تیمە زەبەلاحەکانی تۆپی پێدا دەستی پێکردووە. ڕەنگە ئەم پیاوەت بینی بێت، ئەمە ناوی لیمۆنیە، ئەو پیاوەی کە بەشی شیکردنەوەی داتای بۆ یانەی مانچستەر سیتی دامەزراند. تەنیا گوێ لەوە بگرن کە بەم دوایانە چی بە ڕۆژنامەی نیویۆرک تایمزی ئەمریکی وت دەربارەی توانەکانی ژیری دەستکرد لە تۆپی پێدا. گوتی دەتوانیت خۆت ئامادە بکەیت بۆ یاریکردن بەرامبەر مانچستەر سیتی. بەرنامەی ژیری دەستکرد فێر بکەیت تێبگات ئەوان چۆن یاری دەکەن و خاڵە بەهێز و لاوازەکانی تاکە کەسیان چین، پاشان ملیۆنان جار یاریەکە ئەنجام بدەیتەوە بۆ دۆزینەوەی کاراترین ستراتیژ بۆ بردنەوە لێیان بەو یاریزانانەی کە هەتا. بەڵام باشە ئەگەر بە یاریزانان بوترێت ڕێک ئەوە بکەن کە مۆدێلێکی ژیری دەستکرد پێشیاری دەکات، ئایا ئەوە یاریزان ناکاتە ڕۆبۆت؟ سوپاس، زۆر سوپاس، هیوادارم ئینگلیزیەکەم باش بێت. ئەوە ماتیاس ڤارگاسە کە لە ڕێگەی زوومەوە قسەم لەگەڵ دەکات. یاریزانی تۆپی پێی پیشەگەری ئەرجەنتینی کە بۆ یانەی ئیسپانیۆلی لالیگا بەرامبەر مێسی یاری کردووە. ئێستا لەگەڵ یانەی ئەلفەتحی سعودیەیە لە هەمان خولدا یاری دەکات کە کریستیانۆ ڕۆناڵدۆی تێدایە. ئەوان دەیانەوێت تۆ ببن و بەو شێوەی خۆیان دەیانەوێت یاری بکەیت و ئەوەش لە دەستدانی خۆتە کە چۆن یاری دەکەیت. پێم وایە ئەوەی ئێستا دەیکەین تۆپی پێ نییە. ئەمە یاری نییە، وەرزشێکی ترە، وەرزشێکی ئەتلەتیکیە، جیاوازە. ئێمە یاری تۆپی پێ ناکەین. ماتیا 100% دژی بەکارهێنانی داتا نییە، بەڵام پەیامەکەی ئەوەیە کە داتا ناتوانێت وێنە تەواوەکە بگێنێت. نازانم، ڕەنگە خەڵک سێری یاریک بکات و بڵێن ئەم کوڕە زۆر ڕادەکات. باشە بەڵێ زۆر ڕادەکات، بەڵام ڕاکردنەکەی چەند کاریگەرە. کاتێک لە ئیسپانیا یاریم کرد بەرامبەر مێسی یاریم کردو. تۆ راپۆرتی GPS میسی دەبینیت کە ڕاکردنی نزیکەی 6 کیلومتر و 7 کیلومتر لە هەر یاریەکدا بە شێوەیەکی ئاسایی 10 کیلومتر. بۆ یاریزانێکی لەم جۆرە ڕاکردنەکەی دەگاتە 10 کیلومتر. ئەو هەمیشە جیاوازی ئەمە ئاساییە، بەڵام هەمیشە ئەوە گرنگ نییە کە چەند ڕادەکەیت. تەنانەت ڕاهێنەری ئەرجەنتین لیۆنێل سکالۆنی کە یارمەتی تیمەکەیدا جامی جیهانی بباتەوە دژی پشتبەستنی زیاد لە پێویستە بەداتا. بە ڕۆژنامەی ئیسپانی مارکای گوت ئێمە خەریکە جەوهەری تۆپی پێ لە دەست دەدەین. تەنانە وتاری
بۆ نمونە لە خولی نایابی ئینگلیزیدا ژمارەی لێدانە دوورەکان شوتکردن لە دوورەوە لە نزمترین ئاستی تۆمارکراویدایە. لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا تێکڕای دووری شوتکردن نزیکەی 2 مەتر کەمی کردووە. بۆچی؟ چونکە داتا دەڵێت لێدانە دوورەکان کاراییان کەمترە. ڕەخنەگران دەڵێن یاریەکە هێشتا دەکرێت زیاتر ڕۆبۆتی ببێت، زۆر زیاتر ڕۆبۆتیتر. هەر ئێستا مۆدێلەکانی ژیری دەستکرد پێشنیاری هێشتنەوەی تۆپ، خۆلادان لە پاسی مەترسیدار و درێژ، وازێنان لە مراوغەی ناپێویست دەکەن. ئەمڕۆ چەندێتی ڕاکردنی یاریزانێک و ژمارەی پاسە سەرکەوتوەکانی تۆمار دەکرێن. باشە گەرمانە پێوەەر بن کەوا دەکەن یاریزانان کاتی زیاتری یاریکردن بەدەستبێنن، بۆچی دەبێت ڕیسک بکەن و داهێنان بکەن. لە بۆینەس ئایرس لەگەڵ سەرۆکی شیکەرەوەی داتای هەڵبژاردننی خانمانی ئەرجەنتین دانیشتم. ڕوونی کردەوە سوودوەرگرتن لە داتا هیچی دی تەنیا تایبەت نییە بە تۆپی پێی پیاوان. کاتێک مۆندیال کرا یەکەم ڕکابەرمانی ئیتالیا بوو، نزیکەی 8 مانگمان بەسەر برد بۆ چیکردنەوەی هەموو یاریەکانی ئیتالیا و تایبەتمەندیە تاکەکەسیەکانی یاریزانەکان. باوەڕم وایە کە تۆپی پێ بە دڵنیاییەوە بەرەو شوێنە کەنگاو دەنێت کە بریتە لە تۆمارکردنی میتۆدیانە و ڕێکخراو لەسەر بنەمای ژمارەکان. دەتوانرێت بوترێت تۆپی پێ زیاتر و زیاتر دەبێتە زانست. بەڵام هەندێک گومانیان هەیە هەرگیز بگەینە ئەو خاڵەی کە توانای تاکە کەسی بایەخی نەمێنێت. یاریزان دەزانێت لە نێو یاریگادا چی بکات، بەڵام بڕیارەکان لە ماوەی چەند چرکەیەک یان تەنانەت چەند میلی چرکێکیشدا دەدرێت. ئیتر با چەندیش بزانێت بەپێی ئامار پاسەکە دەبێت بۆ لای ڕاستیان چەپ بێت، بڕیارەکە هەر لەو ساتەدا دەدرێت. خۆرخێ باراڤاڵی ڕۆژنامەنووسێکی ESPN لە بۆینەس ئایرس یارمەتیدان باشتر لە وردەکاریەکانی زیادبوونی بەکارهێنانی داتا لە ئەرجەنتین تێبگەم. هەموو شتێک کە پەیوەندی بە داتای گەورەوە هەیە لە ئەرجەنتین زۆر گەشەی کردووە، بێگومان لە جیهانیشدا، بەڵام لە ئەرجەنتینیش هەم لەسەر ئاستی چۆنایەتی و هەم چەندایەتی. کێشە گەورەکە ئەوەیە چۆن بتوانیت هەموو ئەو زانیاریانە بەڕێوە ببیت. ئەمە دوا ڕۆژی منە لە بۆینەس ئایرس و شەقامەکان داخراون. هاتوچۆ بە تەواوی وەستاوە بە پۆلیس لە هەموو شوێنێکە. پیاوان، ژنان و مناڵان هەمویان بەرەو یەک ئاڕاستا ڕۆن. کەسیان نایانەوێت هەلی بینینی ئەم یاریە لەدەست بدەن. ئەمڕۆ ئەرجەنتین یاری هەیە و لیۆنێل مێسی چاوەڕێیەک یاری بکە، بۆیە هەندێک لە تونترین یاخود بە حەماسرین فانەکانی ئەرجەنتین چاوەڕێک لە یاریگاکە ئەمڕۆ ئامادە بن. لە یاریەکەی بەرامبەر بۆلیڤیا مێسی بێئومێدی نەکردین، هاتریکی تۆمار کرد. بەڵام بۆم دەرکەوت ئەوەی واکات خەڵکی هێندە مێسیان خۆش بوێت تەنیا ژمارەی ئەو گۆڵانە نییە کە تۆماریان دەکات، بەڵکو چۆنێتی یاریکردنیەتی، ئایا بردنەوەی نازناو هەموو شتێکە. وامە تەنیا پەیوەندی بە تۆپی پێوە نییە، پەیوەندی بەوە هەیە کە تا چەند ڕێگە دەدەین ژیری دەستکرد بێتە ناو ژیانمانەوە. ڕای تۆ چییە لەسەر کاریگەری داتا لەسەر تۆپی پێ؟ لە پەیجەکانی ڕوودا و لە سۆشیال میدیا بۆ چۆنی خۆتمان بە بنووسە. تا جارێکی دیکە هەر شاد و بەختەوەر بن.